گفتوگۆی زیاتر دەکەم لەبارەی دۆخی مرۆیی لە عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ پارێزەر هێمن باجەلان کە ئەندامی پێشووی کۆمسیۆنی باڵای مافەکانی مرۆڤی عێراقی شەکاکە من زۆر بەخێر بیت. بازرگانیکردن بە مرۆڤ لە عێراق لە چه ئاستێکدایە؟ ئێمە زۆر سپاس بۆ میوانداری من ناتوانین بڵێن ئەم لە چه ئاستێکدایە بەڵام وەکو عینە وەکو دیاردە ئەتوانین وەری بگرین ینی لە حاڵەت دەرچوو لە حاڵەت دەرچووە بۆتە دیاردە ئەمە یەک بۆ لەبەر ئەوەی عێراق ئینزیمامی کردو بۆ ئیتیفاقیەی بازرگانیکردن بە بازرگانیکرد بە مرۆڤ ئەمە یەک و ملزەمە عێراق ئەبێ کۆمەڵێک ڕێکاری یاسایی بگرێتە بەر یەکێک لەوانە کە ڕێکارە یاسایەکانە یاسایەکی دەرکردووە لە ساڵی 2012 یاسای ژمارە 28 هەر هەمان ئەو یاسایەشە کە لە هەرێمی کوردستان باڵێن نافز بووە و لە هەرێمی کوردستان شکاری پێکرێت ئەمە یەک دوو لە ضمنی ئەو پرۆتۆکۆلەی کە عێراق ئەویش ئەندامەتیدا ساڵی 2000 ئەو پرۆتۆکۆلە زیاتر کاری عملیە کاری حکوومەتە بە دروستکردنی لیجنا چەند لیژنەیەک و بە دروستکردنی با بڵێن ڕێکاری ڕێگەگرتن لە بازرگانیکردن. ئەگەر بین تەماشای وەزعی عێراق بکەین بە شێوەیەکی گشتی ئەمە چەند ساڵێکە ئەم بە هەر جۆرە لە جۆرەکان بە هەر نایە لە ناوەکان چونکە پێناسەکە پێناسەیەکی زۆر فراوانە. باشە دیانی دەمەوێت ئەوەم بۆ دەستنیشان بکەین بۆ نمونە بازرگانیکردن بە مرۆڤ لە چ ڕوێکەوەیە لە ڕووی جەستەیەوەی لە ڕووی سێکسیەوەیە ئەوە پێناسە نێودەوڵەتیەکان بە تایبەتی لەوە ئیتیفاقیە و لە پرۆتۆکۆلی با بڵێن ساڵی 2000 ئەوش دیاری کراوە کە کۆمەڵی خاڵی تهدید کردووە بەڵام وانیە کە ئیتر بە تەواوەتی هەر ئەوەندە بێ مەسەڵەن بۆ نمونە بەکارهێنانی منداڵ بۆ کاری سێکسی مەسەڵەن بۆ نمونە ئیشکردنی بە زۆر مەسەڵەن بۆ نمونە فرۆشتن و کڕین بە مرۆڤ یان فرۆشتنی ئەندامانی لەش یان ئەمانە هەمووی وەکو دیاردە لە عێراقا هەیە ئەمە یەک دوو یەکێکی تر لە یاساکە ئەنجا ئەو یاسا عێراقیەکە هەمان یاسا لە هەرێمی کوردستان وەکو پێناسە وەکو خاڵەکان ئەم خاڵانەی دیاری کردەوە هەندێک شێوازی تری دیکەش ئەمە دیاری کراوە وەکو پێناسە لەو چوارچێوەیە بەڵام ئەم دیاردەیە لەگەڵ تەشەنەکردنی مرۆڤ لەگەڵ تەتەوەڕیکردنی مرۆڤ ئەویش تەشەنە ئاکات و ڕێکاری تیا هەیە هەر لە میانەی ئەو یاسایانە یەکێکە لەو جەریمانەی کە ئەگەر زەحیە ئەو کەسەی کە قوربانیش بێ حتا ئەگەر ڕازیش بێ بەڵام یاسا حکمی ئەدات چونکە شتەکە بە زۆرم لێ بۆ خۆ ئەگەر ئەمە لە 18 ساڵ کەمتر بێت ئەوە زۆر جاراگاتە حەدی ئەدام بە پێی یاسای عێراقی. بازرگانیکردن بە مرۆڤ لە خوار 18 ساڵ لە عێراق هەیە؟ بەڵێ هەیە و چەند حاڵەتێک زۆر راپۆرت هەیە چی راپۆرتی نێودەوڵەتیە چی راپۆرتی نێوخۆییە ئەوانەی ئەنەی ئیشارەت کردووە و زۆر حاڵەتێکی یعنی حاڵەتێک بڵێ ئەمە بووە و لە حاڵەتیشە دەرچووە بۆتە دیاردە. باشە بۆچی هۆکارەکە چییە چی هۆکار زۆرن تۆ ناتوانانی لە هۆکارێکە با بڵێن دیاری بکەیت مەسەڵەن بۆ نمونە ڕێژەی هەژاری ئێمە تەماشاکەین لە هەندێک پارێزگای عێراق ڕێژەی هەژاری گەیشتوتە 150 ئەمە یەک بێکاری بە هەمان شێوە ئەمە دوو سێ نەبوونی هۆشیاری کۆمەڵایەتی لای تاکی عێراقی کەوا ئەم ئیشە نایاساییە ئەم ئیشە یاساییە و هەروەها شلکردن لەلایەن هێزە ئەمنیەکان هەندێک جار هێزە ئەمنیەکان بۆیان شلەکەن ینی بۆ نمونە ئێستینادەم بۆ ئەو راپۆرتێک کە لە راپۆرتی خارجی ئەمریکی دەڵێ زۆر کەس کە دەگیرێن بە عقوبەیەکی زۆر خەفیف بەرەدرێ یان بە غەرامەیەک یان بەشتێکیاوە لە بابەتە بڵێ کە کەسی دەستڕۆیشتوو لە پشت بازرگانیکردن بە مرۆڤ لە عێراق ئەمە بە کەسی ئاسایی ناکرێت گروپی چەکدارەکرێ مەسەڵەن بۆ نمونە یەکێک لە شێوازەکانی بازرگانیکردن بە مرۆڤ بەکارهێنانی مناڵە وەکو قەڵغان لە کاتی شەڕە ئەوەی کە داعش کردی یان ئەوەی غێری گروپەکانی تر کردیان بڵێ ئێمە ئەبینین ئێستا بۆ نمونە مەسەلەی مادە هۆشبەرەکان ئێستا چۆنە و بە شێوەیەک ئەیهێن و بە شێوەکەی بن ئەمە شانبەشانی ئەوە و ئەگەر شانبەشانی ئەو نەبێ لەو کەمتر نییە لە ڕووی ئاسایشی کۆمەڵایەتی و ئەم بابەتە زۆر خەتەرە و ئێمە چەند جارێک وەختی خۆش و ێسەش متابعی ئەو بابەتە ئەکەین ئەبینین حکوومەت جددینی حکوومەتی عێراق جددینی ینی نمونە بۆ جەنابتەیەنمەوە ئەوە ئێستا بڕۆ سەردانی دادگاکانی هەولێر بکە بڕۆ سەردانی سژنی هەولێر بکە تەماشاکەی زۆر کەس لەو بابەتانە گیراون کە بازرگانی بە مرۆڤەکەن باسی هەرێمی کوردستان لەگەڵەکەم بەس پێشەوە دەمەوێت ینی ئەوەی عێراق کۆتایی پێبێنین ئێستا لە راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا باسی هەمواری یاسای باری کەسێتیەکە لە عێراقە بە کچدانی منداڵی
بە شودانی منداڵی کچ لە تەمەنێکی کەمەوە ئەمە بە یەکێک لە بازرگانیکردن بە مرۆڤی هەژمارەکە بە یەکێک لە خاڵەکان ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە کارەکە ئاسان بکات بۆ بازرگانیکردن بە مرۆڤ. ئەمە و چەندین خاڵی دیکە لەو یاسایەکە هەیە کاتێک کە خەڵکی مەدەنی لە عێراق کاڵم خەڵکی مەدەنی بە مانای کەلیمە خەڵکی مەدەنی دژی ئەو یاسایە بوون هەموارکردنی یاساکان بوون زۆر کەس هەیە دژایەتی ئەوانن کرد تەماشاکەی یعنی سوڵتەی تەقدیری ئەداتە باوک سوڵتەی تەقدیری ئەداتە خودی مناڵەکە هەندێک جار وەلی ئەمر یعنی ئەمە وا ئەکات کە تۆ بتوانین بازرگانی بۆ ئافرەتە بکەی بە مناڵانەوە بکەیت و شەرعانەیەکی با بڵێن شەرعانەیەکی تشریعێکی وایان داناوە بۆ ئەوەی هەم بە یاسایی بێ هەم بە دەڕووی شەرعیشەوە تەواو بێ بەڵام لە نەتیجەیە ئەگەر بێتە ستانداری جیهانی ستانداری جیهانی ئەوە بازرگانیکردنە بە مرۆڤ و بە تایبەتی بازرگانیکردن بە مناڵ چونکە یەکەم خاڵە هەر لە یاساکە کە هەیە یەکەم خاڵە قسە لەسەر ئەو بابەتە ئاکات یەکەم خاڵ کە عێراقیش پابەندە دووەلیەن بەڵام بەداخەوە عێراق ڕۆژ بە دوای ڕۆژ ئەبێ پابند بێ بەڵام پابند نییە عێراق ڕۆژ بە دوای ڕۆژ لە ڕووی مافی مرۆڤەوە زۆر بەرەو خراپتر ئەچێ نمونەمان زۆرە ڕاو ڕاستپاردە نێودەوڵەتیانەی کە بۆ عێراق ڕوات بۆ نمونە ساڵی 2014 ژمارەیان لە 200 بوو لە 2010 زیادی کردو ئێستا زۆر زیادی کرد چۆتە 400 ئەوەندە ئەمانە هەمووی مؤشراتن عێراق مەقعدی خۆی لە مەجلسی جنێڤی حقوقی ئینسان دۆڕاند عێراق تاوەکو ئێستا کۆمسیۆنی نییە 3 ساڵە دەستگایەک بۆیان گرنگ نییە یان لەنەو حکوومەت خەڵک هەیە لە پشتیام کار ئەکید خەڵکێکی مستەفید هەیە لەم بابەتە ئەمە یەک ئەکید ناهێڵێ حکوومەتەکان بە تایبەتی ناهێڵن تۆ دەستگایەکی ڕقابی دەستگا ڕقابیەکان بە قووت بن بۆ ئەوەی چاودێری ڕەوشی مافی مرۆڤ بکەن یعنی نەکراوە لە ئەوان وا بیرەکەنەوە بیرکردنیان وایە ئەڵێ ناکرێ ئێمە پارە خەرج بکەین بۆ سەر موسساتی دەوڵەت و هەر ئەم موسسات دەوڵەتانش ئێمە قسە لەسەر ئێمە بکەن بۆیە وردە بە بەرنمەیەکی بەرنامە ڕێژی بە تایبەتی ئەم حکوومەتەی سوودانی لە زۆر سێکتەری مافی مرۆڤ پاشەکشەی کردووە و گەورەترین نمونە نەبوونی کۆمسیۆن بۆ ماوەی 3 ساڵ بڵێ باشە اینجا با بەراورد دەکەین لە هەرێمی کوردستان و لە عێراق دۆخەکە لە هەرێمی کوردستان چۆنە هەر لە راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا خۆی ئاماژە بەوە دەکات کە هەرێمی کوردستان جدیتر کاری لەسەر دۆسیە مافی مرۆڤ کردووە هەرێمی کوردستان باشتریش ئیشە کرد بەڵام لەبەر نەبوونی با بڵێن دانیشتنی پەرلەمان ڕەنگە زۆر یاسا تعتیل بووە بەڵام لە عێراق ئێمە چەند جارێک داوامانە کرد ئەماوت با ئەم ساڵە بێتە ساڵی یاساکانی مافی مرۆڤ زۆر یاسا وەکو مسودە وەکو لە بەغدا هەیە لە پەیوەندیدارە بە مافی مرۆڤ ڕەنگە خوێندنەوەی یەکەمیش بۆ کراوە بەڵام کوتەلی سیاسی عێراقی جددینین لەسەر ئەو بابەتانە مەسەن بۆ نمونە جنبەیەکی سیاسی ئەڵێ من سیاسی هەیە بۆ نمونە اختیفای قسریە بۆ نمونە تعزیبە بۆ نمونە هەموارکردنی بەعزە یاسایەکی تر بۆیە بە ئەوە بە هەمیە وەریان نەگردووە ئەمە یەک دوو ئەگەر بەراوردە بکەیت تەماشا بکە فەرمو ئاماری ئەو کەسانەی کە لەسەر تیجارەکردن بە شەرەوە لە هەرێمی کوردستان چەند کەس گیراون لێوە چەند کەس گیراون ئەمە دووسێ لێرە بەڕێوەبەرایەتیەک هەیە سەر بە وەزارەتی ناوخۆیە بەڵام لە بەغدا بەڕێوەبەرایەتی نیە لیژنەیەکە لیژنەیەکی زیاتر با بڵێن لیژنەیەکی زیاتر استیشاریە ئەو لیژنەیە تەماشاکەی مەسەن بۆ نمونە مۆزوعی داڵدەکان ئەگە کەسێک گێچەڵێکی پێبێت یان معرەز بێ بۆ تجارەت بە بەشەر حکوومەتەکە ئیگرێ ئیباتە داڵدە کێشە لەسەر داڵدەکان هەیە چەندین کێشە لەسەر داڵدەکان هەیە چەندین قسە لەسەر داڵدەکان هەیە لە بەغدا بۆیە ئەم ئیشە ئاسان نییە ئیشی فەرلایەنەیە هەمەلایەنەیە ئەگەر ئیرادەی سیاسی بیانەوێت ئەو بابەتە چارەسەر بکەن و ئەبێ حکوومەت پابند بێ بەو ئیلتیزامە دووەلیانەی کە پەنجەمۆری کردووە سەبارەت بە بابەتەکانی مافی بە کورتی وەڵامم بەرەوە ئەگەر پابند نەبێت پێگەی عێراق دەباتە چ ئاستێک ئەگەر یعنی خۆی شتێک نییە بەناوی عقوباتەوە با بڵێن ئەمە سلسلەیەکە زۆری لەسەرەوەکەن بەڵام عێراق لە زۆر ڕۆوە مەسەن بۆ نمونە 2023 تاوەکو ئێستا ئەمریکا وڵاتەکان یەکێتی ئەوروپا هەموو وڵاتەکان زۆر قسە ئیشان لەسەر مەسەلەی مافی مرۆڤ کرد زۆر ئیشان لەسەر ئەو وعیە کرد بەڵام ئێستا تەراجعەکاتەوەی بەرەو پاشەکشێتەوە بەداخەوە ئەمە لە کۆمەلگای نێودەوڵەتی لە شوێنی کۆمەلگای نێودەوڵەتیە عێراق ئەو پێگەی نامێنێ وەکو ئێستاکە نەماوە بەو شێوەیە کە دەبینی بەڕێز هێمن باجەلان ئەندامی پێشی کۆمسیۆنی بەڵێی مافەکانی مرۆڤ لە عێراق زۆر سپاس دەکەم زۆر بەخێر بێت دەست بەش.